بله تماشوان هیچا پیشنیارا سرکوماری عراقیش بو اداره کرکوکی ام دیلگر رسول راو فندام جواتا سرکردایتی حزب سوسیالیست دموکرات کردستانی بگرنده سلاو بوده که رسول رسول دست پی که ده تخوازم بزنم دیتنی ایول لسر ام پیشنیاری سرکوماری عراق بو حکومتی خودجهی کرکوک چیه؟ ئەم کاتە باش ئەم کاتەی بینەرانی خۆشەویست باش دیارە کێشەکانی کەرکووک ئەوە نییە بڕێ هەر لەم دۆخەی بڕێ ئێستاە کە پەیوەندی بە ململانەکانی نێوان بڕێ حکوومەتی هەرێمە حکوومەتی ناوەندەوە بگرە کێشەکانی ئیداری و سیاسی و ئەمنی کەرکووک بەتایبەت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەتوانین بڕین ناهاوسەنگێکی زۆری تایە ئەم ناهاوسەنگێش زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەو جیاوازی برەی ئەمنی کە لە کەرکووکا لە دوای 16 ئۆکتۆبەر جێبەجێکرێت کە حکومێکی سەربازیە و ئەمەش وای کردووە کە تەوازنی نەتەوەیی لە کەرکووکا تێکداوە بە قازانجی لایەک و دژی لایەکانی تر. من پێم وایە ئەو پێشنیاری کە دکتۆر لەتیف کردوێتی ڕاستە ڕەنگە لە هەندێک بواری ئیداریە سوود بە دۆخی ئێستای کەرکووک بگەێنێت. بەڵام ئێمە ئەومان بیر نەچێت مەرج نییە ئەو دۆخی ئێستا لە کەرکووکا ئاگوزارێت هەروە بڕا و هەروە بمێنێتەوە چونکە ئێمە لە 2003ەوە ئەتوانین بڕین هەتاکو 2017 دەسەڵاتی ئەم شارە ئەتوانین بڕین لە ڕووی ئەمنی و سیاسیەوە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان و کوردرا بەڕێوە هیچ کاتێک نەتەوەکانی تر ئەو پێشنیاریان ناکرد کە ئەم حاڵەتەوا بێت چکە لە قازانجیانە نەبوو بەڵام ئەوەی ئێستا کە ئەو پێشنیاری کردووە من پێم وایە لەم کاتێک کە ئەتوانین بڵێن هێز و سوقلی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا وەکو پێویست نییە حکوومەتی ناوەند ئەتوانین بڵێن دەستی خستۆتە هەموو بوارەکانی بەتایبەت ئیداری ئەنجا مالیە ئەنجا ئەمنی ئەتوانین بڵێن زەختێکی زۆری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. من پێم وایە هەر ڕێکەوتنێک لەم دۆخەی ئێستاە بکرێت لە قازانجی کوردانیە لەبەرەوەی وەکو هەموو ئەو بڕیارانەی ترکە لەم ماوەیە دەرچوو ئەگەر ئێمە تێبینی بکەین لە ساڵی 2023 هەم لە یاسای ئەتوانین بڵێن هەمواری یاسای هەڵبژارنەکان کە بەداخەوە بە قازانجی کوردان نشکاوە لەبەرەوەی دۆخەکە ئێستا ئەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکتر ئەو زەختە زۆرەی لە بەغدا نەماوە و یاسای بودجە کە جێبەجێکرا بە هەمان کات لە بەرژەوەندی کوردان نشکایەوە ئەوەی ئەبینین ئێستا حکوومەتی بەغدا لە هەموو هەنگاوێکە زیاتر زەخت لە ئەو دەسەڵاتانی حکوومەتی هەرێمەکە و کەمی ئەکاتەوە چ لە بواری ئەمنی چ لە بواری ئیداری چ لە بواری مادیە. ئەم بڕیاری ئێستاش ئەگەر بێت و بچینە سەرمێزی گفتوگۆ تەبعاً هەر کاتێک لە سەرمێزی گفتوگۆ قسەکرا لایەنی بەهێز ئەتوانێت زۆرترین داخوازەکانی خۆی بسەپێنێ. بۆیە پێم وایە لەم دۆخەی ئێستایە هەر دانیشتنێک بکرێت هەر ڕێکەوتنێک بکرێت لە قازانجی کوردانیە لە کەرکووک و ناوچە جێناوکان لەبەرەوەی دۆخی ئەم ناوچەیە ئێستا تەوازنێکی زۆر جیاوازە ئەتوانین بڵین ئەو هێزانی کە لێرەن سەر بە نەتەوەی عەرەبن بە شێوەیەک دەشێوەکان هەوڵی زیادکردنی نفوسی خۆیان و ڕێژەی خۆیان ئەدەن بە پێچەوانشەوە هەوڵی کەمکردنەوەی کورد ئەدەن بۆ ئەم حاڵەتە و لە کات بوارێکی تریشا ئەوان لەسەر ئەو هەنگاوانە بەردەوامن کە خزمەتی زیاتری بڵێ کەسەکانی خۆیان بکەن لە بواری شەهیدان لە بواری دامەزانە بە قازانجی نەتەوەیەک کەواتەی ئەو دۆخێکی ئێستا ئایبینین بە حکمەوەیەکی ئێستا ئێمە لە کەرکووکین من پێم وایە لە قازانجی کوردانیە هەر ڕێکەوتنێک ئێستا لەم دۆخەیە لەگەڵ حکوومەتی ناوەندا بکرێت. بەڵێ کەکرەسولنەها ینی بۆ هەلبژارتنی پارێزگەحەکان ینی دوو مانگ و نیومانە هەژدەهی مانگی 12 ساڵە 2023 ینی ئەم پێشنیاری سەرۆکۆمارد وەختێکی وسادە کو هەلبژارتن نێزیک بوونە لە گۆڕا باوەریاتە ممکنە دی پراتیکێدا پێک وەرە پێشنیارێکی وسە؟ دەنگزار خراپ کێک رەسول دووبارە دەکەم پرسیاری خۆ و دوو مانگ و نیو بۆ هەلبژارتنی پارێزگەحەکانمانە ینی هەژدەی مانگی 12 هەلبژارتنی پارێزگاکانە لە کەرکووک ژێ
هەڵبژارتنی پارێزگایی کەرکووک ئەنجومەنی پارێزگایی کەرکووک دێوەرەکردن یعنی دە ئەم پرۆسەیەدا پێشنیاری سەر و کۆمار لەگۆڕ باوەری وە معقولە پراتیکێدا پێکوەرە بەڕاستی پێم وایە ئەم بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایانەوە ئەم پێشنیارش وا ئەکات کە بەڕاستی شتێک نەمێنێتەوە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان چونکە گەر لە ڕەشنووسی یاسای هەمواری هەڵبژاردنەکانی شا تێبینیمان کرد بێت ئەڵێ زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا ناتوانێت ئەنجومەنی خۆجیایی پێک بهێنێت واتە ئەگەر هەر لایەک لە 50 زایدێکی کورسەکانیش بەدەست بێنێت ناتوانێت پارێزگا و ئەنجومەنی پارێزگا پێک بێنێت ئیلا بە شێوەی تەوافق نەبێت لە بینی نەتەوەکانە واتە لە بینی کورد و عەرەب و تورکمانە ئەم پێشنیارەی سەر و کۆماریش ئەتوانین بڵین درێژە پێدەری ئەو یاسایە کە من بە قازانجی نابینم بۆ کورد چونکە بە هەموو ئەو دۆخانەی لە ڕابردووە هەبووە لە دوای 16 ئۆکتۆبەریش کە تەوازنی هێز چەند گۆڕاوە کورد توانیوێتی لە 150 کورسەکان بەدەست بێنێت بە عەرەب و تورکمان ئەنجا توانیوانە لە 150 بەدەست بێنن واتە هەموو کات ڕێژەی کورد لە کەرکووکە کە خۆمان نزانین هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی ئەو واقعی کە ئێستا هەیە ڕێژەی کورد لە نەتەوەکانی تر لە هەردوو نەتەوەکەی تر زیاترە ئەمە واقعەکە کە کەس ناتوانێت هاشای لێ بکات و چۆن لە دوای 2017ەوە کە هەڵبژاردننی 2010 کۆتایی 2021مان هەیە کە ئەمانە هەمووی لە قازانجی کورددا شکاوەتەوە بەدڵنیاییەوە ئەوەی کە ئێستا شێ من ئەگەر بێت و بە شێوەیەکی جوان تەعامل لەگەڵی بکرێت لە هەڵبژاردننی داهاتوودا کە لە مانگی 12 کە بۆ ئەنجومەنی پارێزگاکان بکرێت دڵنیام کورد ئەتوانێت کورسی پێویست بەدەست بێنێ بەڵام بەداخەوە ئەو بڕیارانە وای کردووە کە ڕاستی ئەنجامی هەڵبژاردنەکان زۆر بە هەندوەر نەگیرێت کاتێک تۆ نەتوانی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا پێک بێنی هەتا نەتەوەکانی تر ڕازی نەکەیت و هەتا هەرسێ نەتەوەکە کۆک نەبن لەسەر شتێک بۆیە ڕاستی بەهای هەڵبژاردنەکان خەریکە لە کەرکووکا بەرەو پوکانەوە بڕوات گرنگی وای نەمێنێ ئیحتیمامی پێ نەدێت مادام تۆ ئیجبار بکرێت لە ڕووی یاساییەوە نەتەوەکان تر ڕازی کەیت بۆی کە چێ سەرۆک ئەنجومەن و چێ پارێزگاری ئەم شارە بێت بەهایشی ئەو تۆ نامێنێتەوە بۆ هەڵبژاردنەکان چگە لە ئەتوانین برین بەڕێوە بدنە خۆجیەکان کە ئەویش ئەو بەهایی نامێنێ بۆیە من پێم وایە وەک باسشم کرد لە سەرتاوە ئەو پێشنیارانی کە ئێستا هەیە ڕاستە ڕەنگە دۆخی کەرکووک بە شێوێک بەرەو ئارامتر و بەرەو هادەتر بەرێت کە ئێستا ئێمە خۆمان نەزانین هەموو ئەو هەنگاوانی کە ئێستا ئەدرێت بەرەو هەڵبژاردنە و کاتیە من دڵنیام دوای هەڵبژاردن دۆخێکی تر لەم شارە دێتە ئاراوە کە ڕەنگە تەوازنی ئەو هێزانی کە ئێستا هەیە لەم ناوچەیە بەم شێوەیە نەمێنێت مەرجیش نییە کورد ئەو ڕۆڵی کە ئێستا لە کەرکووکا بەلاوازی هەیەی هەرەوها درێژە بچێشێ کورد بەتایبەت لە هەتا لە شەش و ڕاپەڕینەکانی ڕابردووشا بەرزی نزمی زۆری بینیوە و زۆر کاتیش کە ئەتوانین برین لە نسکۆکان ئەتوانیوێتی هەستێتەوە من دڵنیاشم ئەم دۆخی ئێستای کەرکووک هەروە ناڕوات مەرجیش نییە بەم شێوە لاوازیە بمێنێتەوە بۆیە من پێم وایە بڕیاردانی لەم کاتەیە لە بەغداد بەرامبەر بە کەرکووک و ناوچە جێناوەکان بە هەر دۆخێ بێت من پێم وایە بە قازانجی کوردان ناشکێتەوە گەک ڕەسوول ئەگەری تەوافقێک باش دناوبێنی پێک هاتەکان لە کەرکووک هەیە پێم وانیە هەبێت لەبەرەوەی بەتایبەت ئەگەر ئێمە لێکی دێنەوە لە کەرکووکە هەر نەتەوەیەک بەتایبەت دەتوانین برین وڵاتێکی زلهێزی لە پشتە ئەگەر بێت و ئێستامە تێبینیکن نەتەوەی تورکمان لە کەرکووکا بە هەموو هێز و توانایەکەوە وڵاتێکی وەکو تورکای لە پشتە و کە کاریگەری هەیە بەسەر ناوچەکە بە گشتی و عێراق بە تایبەتتر وە کوردستانیش بە تایبەتتر و بەتایبەت لایەنە عەرەبیەکان ئەگەر سوننەکان بگریت زۆربەی وڵاتە عەرەبیە سوننیەکانی ئیمارات و دوبەی و قەتەر و ئەردەن و ئەمانە کوێت پشتگیری لایەنە سوننیەکانەکەن و بەرنامە داڕێژیان بۆ ئەەکەن لایەنە شیعەکانیش خۆمان نەزانین کە ئێران چ ڕۆڵێکە بینی ئەتوانین برین کاریگەری سەرەکی ئیدارەدان و بەڕێوەبردننی حکوومەتی عێراق لە دەستی ئەوایە واتە ئەگەر ئەو ئیتفاقی کە بەڕێزیشت باسیەکەی من پێم وایە بە قازانجی کوردان ناشکێتەوە لەم دۆخی ئێستاە کە کورد خۆتەزانی توانین برین نەتەوەیەکی بێپشت و بێپەنایە ئەگەر بێت و هەوڵی ڕێکەوتن و تەوافقیش بدەیت ئەگەر بێت و تۆ پشتێکی ئەستورت نەبێ و پێگەیەکی
چۆنڵی بەقوت و بەهێزت نەبێت کە ئێستا وەک باسم کرد پێگەی کورد لە بەتابەت لەم ناوچانە لاوازە دووبارە بە قازانجا ناشکێتەوە بۆیە ئەوەی کە بە ڕێزت باسیەکەی ڕاستە هاوڵاتیانی کەرکووک بە هەر سێنێتەوەکەوە ڕەنگە بڕێم دەڕووی پێکەوە ژیانە و کێشەی وایان نەبێت بەڵام کە دێتە سەر بواری سیاسی و ئیداری بەڵێ کێشەکان زۆرن هەوڵی جێنفوسی خۆیان زیاتر دەدەن هەر نەتەوە و هەوڵدان و پەلهاویشتنیان بۆ پلە و پۆست و بەڕێوەبردننی ئەم شارە زیادە کە ئەویش پێم وایە لەم دۆخەی ئێستاە دووبارە لەبەرەوەی وەک باسم کرد ئەو نەتەوانێت پشگیری وڵاتانی زرهێزی دەوروبەریان هەیە کورد بە پێچەوانەوە نەک پشتیوانی نییە زەختیشی دەکرێت دووبارە بە قازانجا ناشکێتەوە بۆیە وەک باسم کرد باشترین شت بۆ ئەم دۆخەی ئێستا ئەوەیە کە پشت بە ئەنجامی هەڵبژارنەکان ببەستین کە خۆشبەختانە هەتاکو ئێستا کورد لەم شارەیە لە دوای ئەم هەموو زەخت و ڕووداوە نەخوازاوانەی کە لە کەروکا ڕوویداوە توانیوێتی ئەنجامێکی باش بەدەست بێنێت کە لانی کەم لە پ نەهاتوتە خوارە لە ستا پەنجای کورسەکانی بەدەستێناوە کە بە هەموو ئەتوانین بڵین جیاوازی لیست و جیاوازی حیزب و جیاوازی تاکەوە ئەنجامەکان باش بۆیە گرنگترین شت بە نسبەت کوردەوە لە کەرکووکە ئەوەیە پشت بە ئەنجامی هەڵبژارنەکان ببەستێت و خاڵێکی تریش کە پێم وایە کە زۆر گرنگە دەبێت حیزبە کوردستانەکان هەوڵی بە تایبەت وشیارکردنەوە و ئاشتەوایی خەڵکی کەرکووک بدەن چونکە بەڕاستی لەم دۆخەی ئێستاە ئەتوانین برین بەهۆی ئەم ململانیانەوە دۆخێک خۆڵقاوە لە کەرکووکە کە ئەتوانین برین هەستی نەتەوایەتی کاڵ بۆتەوە لەم شارەیە بە تایبەت لە لای تاکی کورد بۆیە پێویستە بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە باڵاکان و هەموو حیزبەکانی کوردستانەکان لە کەرکووکە پێویست بەوەیە کە خەڵکان بدەن بۆی کە چۆنڵی ئەنجامی هەڵبژارنەکان دۆخی کەرکووک بگۆڕێت نەگڕێکەوتون و تەوافقەکان لە کەرکووکە. بەێ زۆر سپاس برێز ڕسوول ڕەئوف ژێ کەرکووکێل گەلمم.